نهاجي زبر خدمة جمع روج نمفان رائد غانم كوب خلك شنقالي داكم روناهي بهت البخنا السر تشاوانيا بجيكرنا ركبتنا شنقالي ودر باسبونا انقوشونا بوليس فدرالي بونا با خاك شنقالي كاك رائد دم باش اگر دست پێ دێت بەحسا چوونە پۆلیسن فەدرال بۆ ناو شنگالێ بکە ژمارەوە چەند بوو سەر بێکی بنە و لە چ جەهەکی بەڵاو بوونە و پۆلیس زنار پاس هەرچەندە هەیڤێک لەسەر ئیمزەکردنیانجی ڕکەبتنات ناوبەرە هەولێر و بەغداد سەر ئاساییکردنا ڕەوشە شنگالێ دەرباس بە دوهی سێ لیواین پۆلیس اتحادی کوبسەر حکوومەتە فەدراڵە عێراقی بەنە بەرێ خۆدان باژارۆکێ شنگالێک و هژمارەوان 6,000 پۆلیسە ji دوهی وەرە گەهشتینە شنگالێ هەرچەندە ناوە سەنتەرێ قەزایە شنگالێدا بەڵاو نەبووینە لێ لە دەردۆرێن قەزایە شنگالێنە نەهاژی وان پۆلیسە دەست بە جیهگرتنێ کردیە و ئەوژی جهێ فەرقا پانزدەیە سوپای عێراقی ئەو فەرقا خۆڤەت کشینە و پۆلیسی اتحادی عێراقی جهێوێ فەرقا ئارتێشە عێراقی دەگرە ئەم بێژن ji ناحیە ڕەبیعە بڕیار وەسایە هەتا گوتگەهیتە حدودێ طرێفاوی ناوبەرە سووریا و عێراقیدا ئەف پۆلیسە جیه بگرن و دە هەمان دەمێدا خاڵن خۆیان هەندێک خاڵن خۆشی لە ناحیە سنوونێ و هەروەساد ناوبەرە قەزایە بەعاج و قەزایە شنگالێدا بجیه بگرن و دیسانێ مەلەفێ ئەمنی قەزایە شنگالێ وەک دەستپێکە کوچاودێریە مەلەفێ ئەمنی بکەن لە دەستپێکێ و پشتی هینگێ و وەستا بڕیارە لە گۆرزانیاریان کومە ji قەزایە شنگالێ بدەست سەستین هەرچەندە دخۆژی ئەگەداری هاتناوان بوویمەوە من دیب چوونجی کردیە و بڕیار وەسایە و مەلەفێ ئەمنیە قەزایە شنگالێکی بکردێ دەستێ پۆلیسی اتحادی یا قەزایە شنگالێ بگشتی کو ئەبژی پێنگاوە ئێکەیەژی جێبەجێ بکردنا ڕێکخستنا ناوبەرە هەولێر و بەغداد ئامادەبوونا UN سەر ڕێکخستنا ئاساییکردنا ڕەوشە شنگالێ باشە ڕائد تەگوت و پۆلیسێن فەدراڵی بکەمنە جهێ ئارتێشە عێراقیدا هەشدا شعبی و چەکدارن پەکەکە و تەبایە گروپێن بیانیان بێژن ئەو دەرکەتنە ناوا باژاران یانجی هێ لە جهێ خۆمانە و پۆلیسی فەدراڵ تەنێ دەوروبەرە باژاران بەڵاو بووە کەکە زنار یعنی جارێ هێشتا ئەو پۆلیسی اتحادیە و هاتیە شنگال زمانی مەسەلێت عسکەری یعنی وەخت پێت بێت هەتا کو جیهت گرن و مقراتێت خۆ داتینن و دیسانێ کادلکێ دەرێ بجیه بن جارێ هێشتا کاروبارێت خۆ بکەن یعنی ئەو پۆلیسی هاتی چەکێکی پڕ گران لەگەڵوانە دیسانێ ئۆتۆمبیلێن گەلک پێشکەفتی یعنی هەموو ئیمکانیاتێک باش بەرێ خۆ داینە قەزایە شنگالێ و دیسانێ ئەو فەرقا پانزدەیە کوخۆڤەت کشینە و ئەو پۆلیس جهێوان دەگرن هێشتا وێ فەرقێ ینی بەرێ خۆ نەدایە چێ جیهان بڕیار وەسا ئەو جیهاگی بێتە بجیهکردن بێجا ئایا ئەم نەزاندێک چتا قەزا بەعاچ یان دێ زڤڕیا پارێزگەهانەینەوە یان جوێر شنگالێ مینە لێ خەڵکی شنگال گەلک دڵخۆش بووە بهاتناوان و دیسانێ ئەو هێزن کو تو بەحسێ لێت کی وەکو هەبوونا پەکەکێ و دیسانێ هەشتا شعبی وان جارێ هێشتا چ تشتێت فەرمی دەخوان گۆه لێ نەبووینە یانجی چل بوو تەبگەرێن نەڕازی بوونێ چێ نەبووینە ئش بەرهاتنە شرطە اتحادیە بۆ داڤەرا شنگالێ لێ کەکزنار ئەو پۆلیسێن کو هاتنە شنگالێ ڕاستیژی ئەس بەهۆرم هەر کەسێکی لڤینێ بکەیان تژی وان ڕاستە ڕەنگە شەڕ و بدەش بەرکۆ هەموو ئامادەکاریەکی هاتینە شنگال بە هەموو ئامادەکاریەن چەک و تەقەمانی ئۆتۆمبیلا و دیسانێ هێزێک سەربازێک گەلک ڕێک و پێکە یعنی ڕەنگە پشتی هاتنا هەشدا شعبی و هەتا بێگاوێ خەڵکی شنگالێ تو هێزن وساین بڕێک و پێک لە شنگالێدا نەدیت بن لەواژی هاتناوان بووە مژارە هەرە گەرم بناوە خەڵکی شنگالێدا ئەفێک بووە جهێت دڵخۆشە خەڵکی شنگالێ و خەڵک بخوازە هەر چ زوویە ئەف ڕێکخستنە لە هەموو ئالەکی بکەوێتە وارێ جێبەجێکردنێدا یعنی ئەفێنگەوەیەکی هات جێبەجێکردن خەڵک بخوازە کۆیدی قایمەقایمشی بێ دەست نیشانکردن و ڕێبەبرێن ناحیاجێن هەرسێ ناحیا سنوونێ و کاکرائەت دەنگێتە بچکینە بزەلالیتە ئەگەر بکەوە جهێ خەتێدا داکو تەلەفۆن بدەنگ بزەلالی وەرێ دەنگ درستە نەها دەنگ باشە کاکرائەت دبر
دفردا نها اگرم بیژن تقول کو او پلیس فدرالی عراقی هاتی به تبع آماده کاریان هاتی اگر شرجی ورکرن آمادن الشر لیکش خالن رکبتن کاکرایت کو جناب شنگاله 1000 کس و جناب دربدرن 1500 کس اوجی تبلی پلیس فدرال بن اوجی تبلی ابونیان و نوکا با ورنه تومار کرن یعنی او کنگی خلک شنگاله خو کنگی دست به پاراستنا باجارن خوب کن هشتا او پولیسن کو بحث ته کرل به نابدوان بهن تومار کرنو کو خلق دفره بن هشتا بنگاف ناوا کمپا ده هر چنده گلک خلقی شنگال خو نه وسا جناب فتو مارکرین له تشته فرمی اش خلق را دیار نه بویا کو خلق بکاویتا ناوا ام بیژن نا پولیسن اتحادی اجت این پولیسن دیجن ان ناوا باجر ده لخلق جاورت کا جاوري نابن خونا كنابد وانتر كفنو بچنا معسكرات ورنا تدريب كرن يعني شراهنان كرنو عشان تبلي هيزن عراقي ببني عن شرطه ببن شرطه اتحادي وفارسنا تبرا خو بكر لهاتنا بوليس اتحادي لواء 4 و 5 جو هفته كزناد يعني الفاظم فرق زان بكو لواء 6 هشتنا خواندنينا يعني دو لواء صد صد هشتنا شنغال لواء هفت این دورماندور شنگالیه هشتا جاره هشتا چلو تفگر نکریه لهر اوج سنور شنگالیه هشتا چه درام بديه نبويا لبريار وساك واوشي شنها حتى باشا رائد دفردا برسك هێزا عێراقی و هێزا پێشمەرگەی کوردستانê li gorî rêkeftinê ew ê kudrê belav bibin li derdora şingalê bi hevbeşî di nava şingalê de ew rengê belavbûna wê bi çi rengî bê كاك زنار يعني جاري انها بريار وثائقو بوليس اتحادي ملف امنيه شنغالي بقرا ديسانه فاراستنا ملف امني كو اركسر ملف حكمتا عراقه فدرال فاراستنا قضايا شنغالي شؤون الداخليه ام بيجن اركا السر حكومة عراق فدرال ديسانه وسا بريارة فارسنا دفعه جلاي سپاه عراقي پشمرگی کردستان ببله خلق جاورت که کجاره دسته که ده فارسنا خلقی ورا کرن ديسانه پولیس روشا شغال آسایی بکن او آلينا شرعي او هبونا چقدار شغال ده فوجهن حكومي بين والا کرن پولیس ده بجيه ببا باشان وصا بريارة کو ايدي امجين سنوري قضايا شنغالي جوارا فارسن دا کو خلقی کو بتريا 6 سالت ناوا جیانا پریشانا آواربونه دا وگر یا سرمانو خالد باشراد چونا و دست به یعنی جاره هشتا چو پنگاوه دوستانه هاتینا آویتن کو پشمرگه و سپاه عراقی وگرن لی پولیس اتحادی جدهی ورسته لیوایتوان گهشتینا قضايا شنغال باشا كاكرات بچونا پولیسن فدرال ناوا شنغالي او كردن زيديان د كامبين دربداريه دا قالوا كاربدان جمع چبارچن تگوت کو دل خوشن د پرسا گرینگ دوردا او بخوا يعني آمادنا کو وگرنا سر زيدن خو اگر روش اساي بيان جهينا مطرسيد دلواده هيا كيك جنار يعني هم هرتم متمد بيجن يعني اگر شام شكرا ولات مروف شيرين ترى بله يعني خرج شنغال جلك جاوري وچنديا يعني جاورت كنو رنگا يعني او كارودان النف خلقي ده او بابت هاتنا بوليس فدرالي ناف خلقي ده بيا بابت اجي روشا يعني خلقي ده خص بريان هاجر ركابتنا لسر اساي كنا روشا شنغال تشيفا خلق جلك وجلك جاوريا از باورم اگر اف ركابتنا دوار براكتيك ده بكافيا دوار جيب كرني ده وبينغا بلس هنا عادته يعني ايدي بيكو حكمت دا خواز الاوارب خوب خويز ورنا سر مالو حالين خوا جبركو جهه مروف جهش دایبونا مروف نوکت جهه دی هر چنده کردستان جی مالا مایو خلقی کردستان حکمت هرما کردستان تخصیری نگریا لی خلق دخوازه خو شنگال روشا شنگال آسایی باو شنگال جی وگریا باو شهرما کردستانه چونکی بهاریا خلقی شنگالی ده ایدی روشا شنگالی بی حکمت هرما کردستانه و بی هبونا کردال شنگالی ده يعني إيدي شنغال روش تدا آرام نابا لو أجي خلق جاوري جيبا جد کرنا بندد يعني فيري كفتنية إذا اتفاقية دا كو خلق بالزفرية ترمالو حالين فا يعني رنگش جديدة جلك دروني خلقي آرام بو بقى زنار يعني جبر هاتنا بوليس اتحادي بو شنغالي بغاريا خلقي دا كو أفا إكام
خاڵە ڕێککەفتان نابەرە هەولێر و بەغدایە کو بکەوێت وارە جێبەجێبکردێتە و هەرچەندە خەڵکە خۆشیت بێژەیان یا بەرێ ڕەوشە ئەمنی چێ ببە ئیدی ڕەوشە ئیداری چێ نابە لەواژی هەگەر هات و ڕەوشە ئەمنی بەرەپێش بە چوونێ چوو خاڵ هاتن جێبەجێبکردن ئیدی ئیدارەیەکی بۆ شنگار بهێتە دابینکردن و بهێتە بێژن بارچافکردن ئیدی ئیدارەی ڤەگەریە کارن خۆیان فەرمیل شنگالێ ئەنیکاک زنار خوازم دانیش بینەرە بتڕۆن بکن هەتا vێگاێ فەرمانگە هێتمە شنگالی نزیکی 25 فەرمانگە هەیە فەرمانگە هێتمە هێشتا الموسلن و القەزا تلکێفێنە و القوشن و القەزا سلاحفەرێنە و القەزا شێخانن و هەنەک دۆمیزێ فەیدێنە و یعنی هێشتا هەتا vێگاێ دایرێت مەیەت حکومیانجی فەرمانگە هێت قەزایە شنگالێ هەگەر ببێت ئەسناسنامەیەکە خۆ دەرێخمت بێتە سەردانا موسلێ بکەین یا قەزایە تلکێفێ بکەین یا کوچمەکی پارە بدەم حتا کوات بزەڤەرینم بباوەریا خەڵکێمەدا هەگەر هات و ئەف لیوایەن پۆلیسی اتحادی ئەم بێژن فەرض ئەمن کرێن و ئەمن و ئارامی پەیدا بوو ئیدی مەلەفی ئەمنیە شنگالێ وەرگرتن ئیدی دایرێت حکومیانجی فەرمانگە هەیە زڤەرنە سەر کارێخوا دیسانە قایمەقامێ زڤەریە سەر کارێخۆ ئیدی خەڵک گوێ هێدی بەرێ خۆدا شنگالەکە وێرانی بەهۆرکە هەگەر ئەڤڕێکەفتنە وەرە جێبەجێبکردن ئیدی ڕەنگە پێنگاوێن ئاواکردنا شنگالێکی بهێنە هاوێت گشتی ینی کەک زنارە فازم بێژم بگشتی ڕەوش خەڵک گەلک گەشبینەش وێ ڕەوشێ کویدی ڕەوش وسان نەمینە شنگالێ خەڵک جاوارێتکە کو بزووترین دەم بکەوێت وارە جێبەجێبکردن هەرچەندە وەخت بێ دوێجی لێوەکو خاڵایەکێ خەڵک گەلک گەشبینە و چاوارە جێبەجێبکردنا تەمامیات اتفاقی بکەن گەلک سپاس ji bo ڕۆژنامەڤان ڕائد غانم کۆتە بمڕابووی گەلک سپاس